وەرزی درێنەی چەڵتووکە لە گەرمیان. جوتیارانی دەشتی بنکورە لە ناوچەکە بەرهەمەکانیان پێگەیشتووە و دەستیان بە درێنە کردووە. ئێمە خەریکی مەرەزەین برنجی کوردی بڵێن لە مانگی حوتەوە دەست پێکەین هەتاکو مانگی 15 مانگی 11 تاخیرەوێت تاوکاتە هەتا دنیا تۆزێ سەرترکا برنجەکەی باشترە بێ 3 مانگ بە بەردەوامی 4 مانگەوەی ئەو ئاوە بەستەریەوە بێ بەس لە کاتی دەرمان وشتە ئاواکەی لێ بڕین بۆ کاتی دروێنە. لەگەڵ نەبوونی پشتیوانی ئەم ساڵ کەم ئاوی لەو گرفتە دیارانە بوو کە یەخەی بە جوتیاران گرت و کەمترین ڕووبەری زەوی بە چەڵتووکدا چێنرا. بەڵام بەپێی داتاکانی کشتتوکاڵی گەرمیان لە ساڵی ڕابردوودا 2400 دۆنم زەوی ڕووبەریدا چێنرا و بە چەڵتووک هەبووە و کۆی بەرهەمیش لەو ساڵەدا گەیشتووە بە 1600 تەن چەڵتووک. ئێمە ئەگەر پشتیوانیمان زیاتر بێت لە حکوومەتەوە یعنی هینمان هاوکاریمان بکات لە مەسەرەن لە کیمیایی و دەرمان ئەوشتە ئەتوانین یعنی بەرهەمی زیاتر پێکبێنین برنجی جوانتر و باشتر پێبێنین لە هەموو شوێنێ بکەین ئەمساڵ ئاومان نەبوو نەمانتوانی زۆر بکەین. دوای درێنە قۆناغی وشکردنەوە و پاکردن دەست پێ دەکات و دەکرێت بە برنج بە زۆریش 2 جۆر چەڵتووک لە ناوچەکە بەرهەم دێت ئەوانیش نەگازە و بەرازیلیە. لە فەلاحە فەرقی پێکرێ برشتی ئەم ساڵیش باشە خراپ نییە خوا بەزیێ بەڵام بازار جاری وا هەیە ساڵی وا هەیە بازار کزە ساڵی وا هەیە بازار بەرزترە بەخۆی ئەو برنجەی کە هەیەن لە وڵاتانی ترەوە ئەو برجانە کەمە تاسی لەسەر ماک. بەهۆی تاموچێژ و سوودەکانی لە بازاردا خواست لەسەر چەڵتووک و برنجی بەرەمهێنراوی ناوچەکە زۆرە و کڕیاری تایبەتیشی هەیە. برنجی کوردی خۆر ئیسا زۆر بووە بەهۆی ئەوە برنجەکانی ترکشی هیوایە لێ نشاسێ هیوایە لێ نازانم شتی ترە برنج نییە بەهۆی ئەوانەی کە هەی بێ و دەسەڵاتی هەبێ برنجی کوردیە خوا برنجی کوردی بە زیادیە خۆن خەڵک پێشوازی لێ کات و ئێستا زۆر کەسێ هەتای سەر چەڵتووک دەرنێتوە هاتووە دێرا مەڕە چەڵتووکی تازە دەرنێتوو دێن ئەو هەردە بۆین. جوتیاران بۆ زۆرکردنی بەرهەم پێویستیان بە پشتیوانی حکوومەتە و بە بەردەوامیش گرفتەکانیان دەخەنە ڕوو بەڵام هێشتا وەڵامی دروستیان وەرنەگرتووە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمێن.